هەلو باشی بەڕێزەکەم زۆر سپاس تۆ باشیت لەشەکی جارە دەستخۆشی بەرنامەکە لەکەمە لەو بەرنامەکە تەش ئەوەنە بینەری نییە لەبەرەوەی بەرنامەکە زیاتر تێکەڵاو کردو بە سیاسەتەوە سیاسەتێکی بێبنەما بەڵێ لەبەرەوەی ئێوە تەنها لێگەڕن خۆ باسەکە لێگەڕن ئەو لایەنەش لە هەموو لایەنەکان باشترە چونکە لایەنێکی نەتەوەییە تەنها ئەو قسەم هەبوو کەمێ یعنی شتەکانتان سڕکەنەوە بۆی بینەرتان زیاتر بێ بەڵێ دەست خۆش کاک عومەرجیان سپاس بۆ پەیوەندیەکەت وە بۆ چوونەکەشت ئەخەمە سەر و سەرچاو ئەگەر بینەری کەمە تۆ چۆن پەیوەندیەکەیت و ئەگەر بینەری کەمە ئێستا ئەوەندە لۆت لەسەر هێڵی پەیوەندیەکانمانە هاوکارانم فریان ناکەون پەیوەندیەکان وەربگرن و لەسەر یەکیش لە هەموو شار و شارۆچکەکانەوە پەیوەندی هەیە ئەمە وەڵامێک بۆ تۆ دواتریش ئەبێ ئەوە بزانیت کە ئەمە کەناڵێکی سەر بە مەکتەبی ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستانە تۆ دەیت لە کەناڵەکەی منەوە قسە بە یەکێتیڵێ ئەخۆ من لێرە پیاسپا ناکەم وەڵامت ئەدەمەوە ڕاستیەکەشت پێ ئەڵێ وەڵامدانەوەی ئێمە وەک شەڕێک نییە بۆ ئێوە وەک چۆنەڵی ناشرینکردنی لایەنێکی دیاریکرااو نییە خوانەخواستە بەڵام ئاشکراکردنی ڕاستیەکانەوە نەشاردنەوەی ڕاستیەکانە ئەمە بابەتەکە و ئێوەش پێی دڵگرانن پێتان ناخۆشە و بابەتێکی ترە بەڵام بەخوا ناتوانین بێدەنگ بین لە ئاس ئەوەی کە خەڵک قسە بە یەکێتی بکاو ئێمەش دانیشین و سیر بکەین.